بەشی یەکەمی هەڵسەنگاندنی هاوبەشی هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕژێڕی ئێران ڕاهی کاریگەر و کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران لە ژێر ناوی کۆماری ئیسلامی لە گێژاوی قەیرانەکاندا. یەکەم، دانوستانی ئەتۆمی، ناچاربوونی هەردوو لا بەڕێکەوتن. پێنجەمین خولی دانوستانی ئەتۆمی نێوان کۆماری ئیسلامی و دەوڵەتی ترامپ بەڕێوەچوو و هەمووان چاوەڕوانی خولی شەشەمی دانیشتنەکانن. لە مەودای نێوان ئەم دوو دیدارەدا ئەمریکا بە فەرمی پێشنیارەکانی خۆی بە شێوەی نووسرا و ڕادستی کۆماری ئیسلامی کردووە. وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی ئێرانیش دەڵێت کە سەرقاڵی ئامادەکردنی وەڵامی فەرمی ئێرانن. گرێکوێرەی دانوستانەکان بریتیە لە هێڵی سووری کۆماری ئیسلامی لەسەر بنەمای هەبوونی مافی پیتاندن لە ناوخۆی ئێراندا. دەوترێت کە ئیدارەی ترامپ لە پلانەکەی خۆیدا پێشنیاری دامەزراندنی کۆنسۆرسیۆمێکی ئەتۆمی کردووە کە ئێران، سعودیە، ئێمارات، قەتەر و ئامریکا لە خۆ دەگرێت و ناوەندی پیتانەکەی لە یەکێک لە دوورگەکانی ئێران لە کەنداوی فارس بێت. هەندێک لایەنیش ئیدعای ئەوەیان کردووە کە کاری دروستکردنی سانتریفیۆژەکان بە ئێران سپێردراوە، بەڵام پرۆسەی پیتاندن لە یەکێک لە شێخنشینەکانی کەنداوی فارس بەکردەوە دەردێت. عەلی خامنەئی ڕێبەری ڕژیمی ئیسلامی ئێران لە وتارێکدا لە ساڕۆژی مەرگی خومەینیدا ڕۆژی 4 جۆزەردانی ساڵی 1404 وەڵامی داواکاری ئامریکای سەبارەت بە وازهێنان لە پیتاندنی دایەوە و ڕاشکاوانە وتی ئێوە چکارەن و لە چ پێگەیەکی یاساییەوە دەستێوەردان لە هەبوون یا نەبوونی بابەتی پیتاندنی ئێمەدا دەکەن. وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی ڕایگەیاندووە کە بەبێ بە فەرمی ناسینی مافی ئێران بۆ پیتاندن لە چوارچێوەی ڕێساکانی NPTدا هیچ ڕێککەوتنێک نایەتە دی. دەوڵەتی ئامریکا بۆ فشارخستنە سەر کۆماری ئیسلامی لە دانوستانەکاندا بە هاوکاری لەگەڵ وڵاتانی دیکە لەسەر 3 ئامراز جەخت دەکاتەوە. ئامرازی یەکەم بریتیە لە کەڵگوەرگرتن لە هەڕەشەی ئیسرائیل بە زەخکردنەوەی مەترسی بۆردومانی دامەزراوە ئەتۆمیەکانی ئێران. ئامرازی دووهەم پشتیوانی لە هەر 3 وڵاتی ئوروپایی بۆ کەڵگوەرگرتن لە میکانیزمی ماشا ڕێکەوتننامەی بەرجام پێش لە تەواوبوونی لە ئۆکتۆبری 2025 و هەروەها ئامرازی سێهەم پشتیوانی ئامریکا لە بڕیارنامەی دژ بە ئێران لە کۆبوونەوەی داهاتووی دەستەی بەڕێوبەرانی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی. راپۆرتی تێر و تەسەل و هەمەلایەنەی ئاژانس دەتوانێت زەمینەی گوشاری زیاتری ڕۆژاوا بۆ سەر تاران خۆش بکات. ئەمریکا، بریتانیا، فەڕەنسە و ئاڵمان بە تەمای ڕەژنووسی بڕیارنامەیەک پێشکەش بە کۆبوونەوەی نوۆی ژوەنی دەستەی بەڕێوبەری ئاژانس بکەن کە بە پێی ئەو بڕیارنامەیە ئێران بە پێشێلکردنی بەڵێنەکانی پەرەپێنەدانی چەکی ئەتۆمی تۆمەتبار بکات، هەنگاوێک کە بۆ یەکەم جار لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا ڕووەدات. هاوکات بە پێی ئیدعای ئاژانس تا بەرواری 7 مەی ئێران کۆگای ئۆرانیۆمی پیتێنراوی 60% گەیاندووەتە 408.6 کیلۆگرام و کە بەراورد بە مانگی فێوریە 133.8 کیلۆگرام واتە نزیکەی 50% زیادی کردووە. ئەم ئاستا تەنها بە مەودای هەنگاوێکی تەکنیکی دوورە لە پیتانی 90% واتە ئاستی گەیشتن بە توانایی بەرهەمهێنانی چەکی ناوەکی. ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی مەزەندە دەکات کە 42 کیلۆگرام ئۆرانیۆمی 60% ئەگەر بە ڕێژەی 90% پیتێنرابێت بەسە بۆ دروستکردنی بۆمبێکی ئەتۆمی. کۆی کۆگاکانی ئۆرانیۆمی پیتێنراوی ئێران بە ئاستێکی نزمتریش گەیشتووە 9247.6 کیلۆگرام کە بڕی 953.2 کیلۆگرام زیادی کردووە. ئاژانس هەروەها هۆشداری داوە لەوەی کە ئێران تاکە دەوڵەتی نائەتۆمیە کە ئەم جۆرە مەوادە بەرهەم دەهێنێت و ئەوەش نیگەرانیەکی جددی پێک هێناوە. ڕوونەکە ئەم ئاستە لە ئۆرانیۆمی پیتێنرا و ئامرازێکە لە دەستی کۆماری ئیسلامیدا بۆ گوشارخستنە سەر لایەنی بەرامبەر. کۆماری ئیسلامی بەڕاشکاوی ڕایگەیاندووە ئەگەر 3 وڵاتی ئوروپایی میکانیزمی ماشە چالاک بکەن ئێرانیش لە ڕێکەوتننامەی NPT دەکشێتەوە. ئەو کات ئێران بە فەرمی وەک دەوڵەتێکی خاوەن پتانسیۆلی ئەتۆمی بەحساب دێت. لەسەر بەستێنی شەڕی میدیایی
نێوان کۆبوونەوەکانی کۆماری ئیسلامی و ئیدارەی ترامپ. قسە و باس سەبارەت بە ئەگەری هەوڵی هەردوو وڵات بە مەبەستی دۆزینەوەی ڕێگایەک بۆ ئاڵوگۆڕی بازرگانی و وەبەرهێنانیش لە ئارادایە. هەر لەو پەیوەندەدا وڵاتانی عەرەبی کەنداوی فارسیش خوازیاری کارلێکی نێوان ئێران و ئەمریکا و دەستپێکی پەیوەندی بازرگانی بەرفراوانترن. ئەگەرچی کۆتایی هاتنی شەڕی ساردی نێوان ئێران ئەمریکا و بە زۆرێک لە زلهێزەکان لەوانە ئوروپا و چین و رووسیە دڵخۆشکەر نییە، بەم حاڵەشەوە لە نێو هێز و باڵە نێوخۆیەکانی ڕژیمی ئیسلامیدا بە لە بەرچاوگرتنی ئیفلاسی ئابووری ئێران و دواکەوتووی ئەو وڵاتە بە بەراورد لەگەڵ وڵاتانی دراوسێ سەرەڕای هەبوونی سەرچاوی زۆر و زەوەند، بازارێکی 90 ملیۆن کەسی و دانیشتوانێکی گەنج و خوێندەواری ئامادە بەکار چاوەڕوانی ئاڵوگۆڕی استراتێژی سیاسی وڵات لە سیاسەتێکی ئیدئۆلۆژی نظامیەوە دەکرێت بەرەو سیاسەتێکی گەشەسەندن و هەر بۆیە ئاستی فشارەکان بۆ سازان زۆر بەرز بۆتەوە. لە ناو دام و دەستگای چەند پارچەی ترامپیشدا فشارەکانی لۆبی ئیسرائیل و دەوڵەتی شاراوەی ئەمنی سەربازی بەرگریکاری قۆڕەخکاری پیشەسازی سەربازیش هەڵوێستی فەرمی بەرپرسانی دەوڵەتیان تووشی دژوازی و ناسەقامگیری بەردەوام کردووە و ئەمەش ئەو پرسیارەی هێناوەتە گۆڕێ کە ئایا ناچاربوونی لایەنەکان بەگەیشتن بە ڕێکەوتن دەتوانێت لەو زەمەنە کەمەی کە لەبەردەست داماوە ئاستەنگەکانی نێوان هەردوولا تێپەڕێنێت؟